دووبارە سەڵاو کا قادر پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لێ کردی ڕای تۆ چییە سەبارەت بە کۆبوونەوەی سەرۆکیێرم لەگەڵ نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان؟ بەڵێ ئەمە بەڕاستی هەنگاوێکی گرنگ بوو، چکە بەڕاستی ناکرێت باسم کرد لە سەرەتاوە گەمانەوە بەیەکەوە هەموو لایەکمان هاوکار بین بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆمان. بەڕاستی دەبێت بەلای کەمی پەیوەندیەکان دۆستانە بن، بڵێ ینی هاوکاری هەبی و سەردان هەبی و لێک تێگەیشتن هەبی و ڕێککەوتن هەبی. ینی ئەم سەردانە یان ناکرێت ئەم هەموو مۆڕەکردن هەبی لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و پێشمان وابی دەبێت بەیەکەوە کێشەکان بە تەنیا بە لایەنێک چارەسەر ناکرێت. من باسم کردیان ڕاستە ئەرچی چارەسەرکردنی ئەم کێشانە ئەرچی دەسەڵاتە و بەرپرسیارەتی ئەویشە، چووکە ئەوش هۆکاری دروستبوونی ئەم کێشانەیە. بەڵام ئەمە بەبێ هاوکاری ئۆپۆزیسیۆن و لایەنە سیاسیەکان و خەرکی کوردستان ئەمە ناکرێت. دەبێ هەموو لایەکمان هاوکاری ئەم دەسەڵاتە بین بۆ ئەنجامدانی ئەم چاکسازی و چارەسەرکردنی ئەم کێشانە. و بۆ ئەمەش پێویستمە بە پەیوەندیەکی باشە. بەڵێ پێویستمان بە لێک تێگەیشتنە، پێویستمان بۆیە ئەم دڕدۆنجی و ئەم ساردی لە عیلاقات و یان چی پێ دەرێن ئالۆزی لە عیلاقاتە نەمینێ. بەڕاستیانی ئەمە شتێکی باش بوو. من پێم وایە ئەمە زۆر هاوکاری دەکات بۆ ئەوەی کە گۆڕان و ئۆپۆزیسیۆن بتوان باشتر هاوکاری بکەن بۆ لەگە سەرۆکی هەرێم لەگە حکوومەت و پەرلەمان کە ئەم پرۆسەیە کە ئێستا خەرک چاوەڕوانیتی یا ئەم پرۆژەیە کە تەنان ئۆپۆزیسیۆن خۆی داویت پێشکەشی کردووە بۆ چاکسازی لە بارودۆخی کوردستان ئەم دەسەڵاتە بتوانانی جێبەجێ بکە. بەڵێ وەکو دەزانین وەکو خۆش لە قسەکانتە ئاماژەت پێدا بڵێن سەردانەکانی سەرۆکی هەرێم و کۆبوونەوەکانی لەگەڵ سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و دەرکردنی کۆمەڵێک بڕیار هەرچەندە بڕیارەکان ینی دوای کەمتر لە 24 کاتژمێر هەندێکیان شکێنران و هێرشکرایە سەر کۆمەڵێک ڕۆژنامەنووس و ئەمانە. بەڵام پێ دوایە کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گەشت بێتنە ئەو قەناعەتی کە بەبێ ئۆپۆزیسیۆن چاکسازی و حکومڕانی لەم هەرێمە ئەستەم بێت. باڵێ تەواان دیارە ئاشکرایە ئەمە هەموو کەس ئەوەی دەزانی ئۆپۆزیسیۆن هێزێکی گرنگە ئەمڕۆ لە کوردستان و بەڕاستی بەبێ ئەم بەشداری ئەم هێزە ناکرێ ئەم هەنگاوانە ئەنجام بدرێن. بەبێ هاوکاری ئەم هێزە بەبێ بەشداری ئەم هێزە و هەتا پرۆسە سیاسیەکە و هەتا سیستەمە سیاسیەکە ئەوەی کە سیستەمی سیاسی تەواوەکە لە وڵاتێک یان ئەوەی پرۆسی سیاسی تەواوەکە ئۆپۆزیسیۆنە هێزە سیاسیەکانن. لەبەرەوەی بەبێ ئەمە ناکرێت کە بەڕاستی ئەمە بە دڵنیایەوە گەشتونەتە ئەو قەنەعەتە و گەشتونەتە ئەو قەنەعەتەی کە دەبێ لەمە دووە هاوکاری هەبی و پەیوەندیەکان باش بن بۆ ئەمە بۆی بتوانن هەنگاوەکان جێبەجێ بکرێن لە کوردستان. بەڵێ کا قادر تێڕوانینی تۆ وەکو سکرتێری حەزبێک چییە بۆ مامەڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەو حەزبانی کە پێیان دەوترێت حەزبی بچووک؟ ینی من شتێکە بەبیر دێنمەوە لە ماوەی ڕابردوودا پێم وابێ ئێوە بزوتنەوەی ئیسلامی بێبەش کران لە کۆبوونەوەی سەرۆکیێرم لەگەڵ لایەنە سیاسیەکاندا. بێبەشنا بەڵێ چۆن ینی تێڕوانینتان چییە بۆ ڕۆڵی ئەوان؟ خۆی بەڕاستی فرەحزبی لە کوردستان کاتی خۆی ینی زیاتر وەکو ئەمری واقع دروست بوو و فرەحزمێش حزبیەک نەبوو لە ئەنجامی بوونی ینی کەشوهەوایەکی دیموکراسی لە کوردستان کە فرەحزبی یەکێ لە دیاردەکانی بوونی دیموکراسیە، ینی یەکێ لە دیاردەکانی دیموکراسیە لە هەر وڵاتێک لە ئەنجامی ئەوە نەهات. بە پێچەوانەوە ئێمە لە شاخ فرەحزبی بوو بەڵام شەڕی یەکترمانە کرد کە ئەوە مانەی ئەو پەڕی نەبوونی دیموکراسی نیشانەدا. لە دوای ڕاپەڕینیش بەڕاستی من وای نابینی مێشەتی و پارتی تا ئێستا قەنەعەتیان بۆ فرەحزبی هەبی. یعنی تا ئێستا پێیان وابی دەبێت لە کوردستان بە شێوەیەکی دیموکراسیانە مامەڵە لەگە حیزبە سیاسیەکان بکەن لە چوارچەوەی یاسا مامەڵەیان لەگە بکەن. یعنی ژیانی حیزبایەتی لە کوردستان پێش بخەن بۆی بتوانن بەڕاستی پرۆسە سیاسیەکە لە کوردستان پێش بخەن، ژیانێکی تەندروستبی بۆ هەموو لایەک. ئەمە نییە تا ئێستا لە کوردستان. ینی بەڕاستی ئەوان ئەم تا ئێستا ئەم قەنەعاتیان ئەم تێگەشتیان نییە بۆ بوونی حیزبەکانی تر لە کوردستان
وەکو دەسەڵاتێک مامەڵە دەکەن لە کاتێک کە ئێمە ئێستش لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئێستش ئێمە دەبێ نەگوەکو دەسەڵات وەکو هێزی سیاسی لە کوردستان هەوڵ بدەین بەوەی ئەم قۆناغە تێپەڕێنین بە تایبەتی کە جگە لەوەی وەکو واسم کرد مەترسیشمان لەسەرە ئەمان وەکو دەسەڵات سەیری حزبە سیاسیەکانەکان بە پێوەری ئەوەی کە ئەم حیزبانە چەند لەیان نزیکن لە هەڵوێستی سیاسیان و چەند لە هەڵوێستەکانیان رازین یان ئەوانش کە لە هەڵوێستەکانیان ناڕازین بەداخەوە هەمیشە بۆ پێوەرە مامەڕەیان کردووە پێوەرەی حزبی بە پێوەرەی وەکو دەسەڵات بەرژەوەندی تایبەتی خۆیان نە بە پێوەرەی دیموکراسی و پێوەرەی یاسایی ئەمە وای کردووە بەڕاستی کێشەیەک دروست بووە لە کوردستان ینی قەیرانێک بۆ حزبی سیاسی لە کوردستان دروست بووە لەبەرەوەی ژینگەیەکی ناتەندروست دروست بووە ئەمە ئەم دەسەڵاتە دروستی کردو ئەمە لە کاتێک کە هەموو دەسەڵاتی دیموکراسی دنیا هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی کێشە و قەیران نەبی لە وڵاتەکە بۆ ئەوەی ئەم بوارە کە بوارێکی زۆر زیندووە بواری حزبی سیاسی چکە پرۆسە سیاسیەکە لە کوردستان خۆت دەزانی پرۆسەی حزبیە ینی ئەمڕۆ حزب لێک جابی تۆ بەیانی شتێک نامینێ بە ناوی پرۆسەی سیاسی ئەمڕۆ حزب سەنگەر لێک بگری بەیانی ئەمە لەبەرەوەی دەبێ بتوان بەڕاستی ینی ژینگەیەکی تەندروست دروست بکەن بۆ ژیانێکی حزبایەتی تەندروست لە کوردستان و ئەمە بێتە هێزێک بۆ پرۆسە سیاسیەکە بێتە پشتیوانێک بۆ ئەم دەسەڵاتە و بەڕاستی لەسەر ئەساسی بیر و باوەڕی جیاوازی ژیانی لەسەر ئەساسی ڕەخنە لەسەر ئەساسی پێوەری حزبی نەبی تا ئێستا ئەمە نییە بۆیە دەبینی ئەو حیزبانەی کە لی رازین یان نزیکە لە خۆیان ئەوە مامەڵەیەکی زۆر دۆستانە و زۆر باشیان لەگە دەکەن و هەوڵە دەن زیاد لە حەجمی خۆیان پێشیان بخەن ئەگەر لەگەڵیشیان سووتیان دەکەنەوە مەبەستی تۆیە لە هەڵوێستەکانی تۆ کە ئەمە زۆر ئاساییە کە ناڕازی بن لە هەڵوێستەکانی ئێمە خۆ حزبی سیاسی ئەگەر هەمومان وەکو یەک بیرمان کردبەوە بۆچی حزبی جیا دروستەکەین و بوونی ئەم جیاوازیانە هێزە لە کوردستان دیموکراسی ینی بوونی جیاوازیەکان ینی ئەمە ئەوە پەلامارت دەدەن فشارت لەسەر دەکەن خەرکرد لێ جیا دەکەنەوە بودجەت دەبڕن نانت دەبڕن کادیری بانگ دەکەن بەڕاستی ئەمە خزمەت نە بە خۆیان دەکا نە بە پرۆسە سیاسیەکە دەکا نە بە ئایندەی کوردستانەکە ئایندەی کوردستان ئێستای کوردستان وەکو خۆشیان باسەکەن پێویستی بە تەبایی هێزەکان هەیە پێویستی بە ژینگەیەکی تەندروست هەیە پێویستی بەیەخستنی ماڵی کوردی هەیە دروستکردنی ئەم ئاژاوایە لە کوردستان ئەم ئالۆزیە ئەم هەموو ناکۆچیە لە نێوان حیزبەکان ئەم انقساماتە بەڕاستی بە قازانجی سەقامگیری بارودۆخەکە نییە لە هەموو دنیا دەسەڵات هەموو هەوڵێک دەدا کە سەقامگیری لە وڵاتەکەیدا هەبی چواگە سەقامگیری سیاسی هەبی سەقامگیری ئابووریش دەبی سەقامگیری کۆمەڵایەتیش دەبی کۆمەڵە سەقامگیری ئەمنیش دەبی کۆمەڵە سەقامگیری پەیوەندی بە سەقامگیری سیاسیەوەیە سیستەمە سیاسیەکەش سەقامگیری بەداخەوە ئەوان بەدەستی خۆیان ئەم ئالۆزیە دروستەکەن هەروەکوی مامانە توانیان ئینتیقام لە هێزەی بکەنەوە لە بەرەوەی جیایە هەڵوێستی لە هەڵوێستی ئەوان ئەمە بەڕاستی نە دیموکراسی وەکو گوتم نە شتێکی یاساییە نە شتێکی دۆستانەشە بۆ نەبە قازانجی خۆشیانە بەڵێ کا قادر لە تۆ لە لێدوانەکاندا بۆ میدیای ناوخۆ و دەرەوە ڕەخنە لە سیستمی سیاسی و حکومڕانی دەگریت لە هەرێمی کوردستاندا واتە لێدوانەکانت زیاتر لە قسەی کەسێکی معارض دەچێت لەگەڵ ئەوەشدا خۆت بە معارضە نازانیت ئایا ئەمە ترسی تۆیە لە حساسیەتی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەرامبەر بە وشەی ئۆپۆزیسیۆن یاخود باوەڕ نەبوونتە بەو منهەجەی ئۆپۆزیسیۆن لەم هەرێمە پەیڕەوی دەکات جارە ڕەخنەگرتن لە دەسەڵات ئەمە ئەرچی هەموو حزبێکە ینی هیچ علاقەی نییە بۆی ئۆپۆزیسیۆن بیە هاوڵاتیەک نووسەرێک ڕۆژنامە نووسێک ڕۆژنامەیەک ینی ڕخنە لە دەسەڵات دەگری ڕخنە لە سلبیات دەگری قسە لەسەر کەم و کوڕیەکانەکە و سەبارە بە ئۆپۆزیسیۆ حەزەکەم زانی ئێمە هەمیشە ئەو هەڵوێستانەمان هەبووە بە تایبەتی من حیزبەکەم لە کوردستان پێشەوەی ئۆپۆزیسیۆنیش هەبی زەحمەت کێشاوەتی هەیە بۆی لێی ناڕازین چونکە ئەم هەڵوێستانەی هەیە بۆیە هەمیشە فشاری لەسەر دەکەن سزای دەدەن بودجەی دەبڕن خەرچی لێ جیا دەکەنەوە چونکە خاوەنی ئەو هەڵوێستانەیە من دڵنیات دەکەم ئەگەر ئێمە ژەکو هەندێک لایانی تر لەگەریان بسازین بێدەنگ بین بێدەنگ خۆمان لە بەرامبەر بێدەنگکردنمان
سازش بکەین دڵنیات دەکەم مێش میێوانمان نابی ئەمە قسەی منی ئەمە قسەیەشە لە سەرکردە گەورەکانی ئەم دوو حیزبەیە یعنی بەڵام ئەمە پێمان وایە دەبی لە کوردستان ئێمە هەوڵی خۆمان بدەین با ئەوانی ڕازی نەبن بەڵام دەبی لە کوردستان هەوڵ بدەین لەو وڵاتە دیموکراسی هەبی لەم هەرێمە و دیموکراسی بەوە دەبی کە تۆ جیاوازیەکان گەشە بکەن وەڕاستی فرە حزبی فرەیی هەمەڕەنجی جیاوازیەکان دەبێت بتە هێز بۆ دیموکراسی لە کوردستان دیموکراسی ینی بوونی جیاوازی ینی قبولکردنی جیاوازی ئەمە ئەوان ئەگەر ئێستا پێشیان ناخۆشبی بەڵام ئێمە دەبی هەوڵ بدەین ئەوان لێ ڕابێن لەوەی کە هەڵوێستەکانی ئێمە قبول بکەن و بە شێوەی دیموکراسیانەوە بە شێوەی دۆستانە مامەڵی لەگەدا بکەن بەڵێ بە دڵنیاییەوە مەسەلەی ئۆپۆزیسیۆن یەکێ لەو شتانەیە کە لەوانەیە لەناو ئێمە خەرچی ئێمە کادیرەکانی ئێمە پێیان وابی کە ئەگەر بەڕسمی ببینە ئۆپۆزیسیۆن دیارە وەکو گوتم ئێستا ئێمە لە دوای ئۆپۆزیسیۆن نین یعنی ئەو قسانەی کە من دەیکەم ئەم پرۆژانەی کە حزبی زەحمەتشانی سەربەخۆ پێشکەشی کردووە بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکایەتی پەرلەمان ئەم چاکسازەی کە ئێمە داوای دەکەین ئەم ڕخنانەی کە ئێمە دەیگرین هیچی لە دواوی ئۆپۆزیسیۆن نییە ئەو تەنیا ئەوەیە بەڕسمی ئێمە ئۆپۆزیسیۆن نین بەڕسمیەکەش ئەم مەترسێتیایە کە تۆ ئاماژەت پێکرد بە دڵنیاییەوە لای ئێمە پێیان وایە کە لەوانەیە ئەگەر بەڕسمی بینە ئۆپۆزیسیۆن فشارەکان لەسەر ئێمە زیاتر بکەن یان زیاتر بمانکەن بە ئاماز لە کاتێکە ئێمە ئەوەشمان نەکرد فشارەکان هەر زیاد بوو هەر دەبواە بیکەین مادام هەروەکو خۆیەتی مادام ئەوان هەر فشارەکەن لەسەر ئێمە بۆچی ئۆپۆزیسیۆن نەبین ئەمە زۆر جار وا ئەکات ئەم هەڵوێستانەی تۆ زۆر جار وا ئەکا کە تۆ لەلایەن نەیارەکانتەوە یاخود لەلایەن چاودێرانی سیاسیەوە بڵێن قادر عەزیز پەیڕەوی سیاسەتی دووفاقیەکە ئەگەر ڕێگان بێ بۆ دڵەکەمەوە تۆ لە کۆنگرەی ئۆپۆزیسیۆنی عێراقیە بەر لە ڕوخانی ڕژێم بەشداریت کردووە لە سەلاحەدین و لە بەیروت و لە ڤێنا و لە نیویۆرک و لە لەندەن بەشدار بووی لەو کۆنگرانی ئۆپۆزیسیۆن لە هەمووی بەشدار بڵێ و لە چاوپێکەوتنێکدا لە ئایاری 2009 دەڵێت بۆیە خۆم بە ئۆپۆزیسیۆن نازانم چونکە هێشتا سیستمێکی سیاسی و دیموکراسی ئەو تۆ نییە لە کوردستاندا کە ڕێگا بە بوونی ئۆپۆزیسیۆن بدات لە ئێستادا هەر یەک لە یەکێتی پارتی من ئەو قسەی من بوو بڵێ من ئەتوانم چاوپێکەوتنەکە دوای بەرنامەکە بەڵام ئێستا یەکێتی و پارتیش دان بە بوونی ئۆپۆزیسیۆن دادەنێن و هەمووانیش پێیان وایە کە بەبێ ئۆپۆزیسیۆن پرۆسی سیاسی لە هەرێمدا ئیفلیش دەبێت بۆچی ئێوە هێشتا حزبێکن لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن خۆتان یەکلا نەکردوێتەوە کەمزانی ئەمە هەیە لە هەموو خەرچی تریش حزبی تریشەیە ئەمانە ڕای من نین ڕای بەڵێ هەندە جارە ئێمە ناچار کراوین هەندێک هەڵوێست بگرین یان هەندێ وەکوگوتی بە تایبەتی لە هەڵبژاردنەکان کە لای خەرک بەڕاستی پەیوەندی بە وەزعی خۆمان وەیە بەڵام لای خەرک بە شێوەیەکی هەڵوێست گۆڕین بۆ مالێک دەدرێتەوە ئێمە ئەوە دەزانین یعنی من پێم وایە سەر لە کوردستان ئۆپۆزیسیۆن لە ئەنجامی پرۆسەیەکی سیاسی پرۆسەیەکی دیموکراسی دروست نەبووە ئۆپۆزیسیۆن وەکو ئەمری واقع لە کوردستان دروست بوو بەڵێ کە ئێستا ناچارن مامەڕێ لەگەدا بکەن بەڵێ یعنی لەبەرەوەی فعلن لە کوردستان ئەو سیستەمە سیاسیە دیموکراسیە نییە کە ینی بە سروشتی ئۆپۆزیسیۆن تێیدا دروست بیانی و لەبەر ئەوەش نەبووە کە ئێمە نەبووینە ئۆپۆزیسیۆنیانی لەبەر ئەوە بوو کە من ئاماژەم پێکرد کە لەناو ئێمە ئەم حەزەرێک بووە حەزەرێک هەبووە کە ئەوش دەرکەوت هەڵە بووین دەرکەوت ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بووین لە پێش ئۆپۆزیسیۆنیش بووین هەر ئەوەی لە بەرامبەریان کردوین هەر ئەوەندەیان لە بەرامبەرمانە کرد چی ماوە کا قادر کە هەڵە بوون لە هەڵوێستەکانتان ئایا کاتی ئەوە نەهاتەوە بە هەڵوێستەکانتان بچنەوە بەڵێ بێگومانەگەی کەسێ بزانی هەڵەیە دەبی هەڵەکەی خۆ ڕاست بکاتەوە ئێمە ئێستا لەو ماوەی پلینۆمەکەمان گرت زۆر پلینۆمەکی سەرکەوتوو بوو و بڕیار وەکو تقریبان ئەم پلینۆمە یانی ئەم کۆبنەوە فرەوانە زەمینە خۆشکردنێک بوو بۆ پەرلەمان بۆ کۆنگری حزب لە ماوەیەکی ئایندەدا دەبەستین و لەو کۆنگرە یەکێ لە بەرنامەی ئەم کۆنگرەیە یان داوای کادیرانی ئێمە لەم کۆنگرەیە ئەوەیە کە ئەم حزبە بەڕسمی بێ بە ئۆپۆزیسیۆن لە کوردستان بەڵێ کا خادر ئەوەی ئەو ماوەی ماومە لە بەرنامەکە تایبەت یەکەم بە جیابوونەوەکانی ناو حزبی زەحمەتکێشانی پێشوو زەحمەتکێشانی سەربەخۆی ئێستا لە جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە ئێوە تۆ دەستی تۆمەتت بۆ نێچیروان بارزانی درێژ کرد بۆ نابتم بێگومان ئەو کاتە ئەو سەرۆکی حکوومەت بوو
یعنی مەسەلەی بوو جەبڕین و زیاتر لە لای حکوومەت ئەو ینی بەرپرسیار بوو ئەمە تۆمەت نەبوو ینی ئەمە قسەیەک بوو کە کاتێ حکوومەت بوجەی تۆ دەبڕی ئەو سەرۆکی حکوومەت بوو بێگومان ڕۆڵی هەبوو بێگومان ئەی سەرۆکی حکوومەت ڕۆڵی نییە ئەنی ئەمە زۆرمان پێشتر قسە لەسە مۆزوع کردووە دووبارەی ناکەینەوە چونکە شتەکانیش بۆ خۆی ئاشکرا بوو ئەمە وەکو گوتم بەشێکە لە سزا سیاسێکی کە لەسەر ئێمە دەدرێت زۆر جاران لە هەموو حزبەکان دیارە جیابوونەوەی قیسامات هەیە حەزەکەم بزانێت بەڵام ئەوەی کە زیاد تایبەتە بە ئێمە زیاتر فشارەکان لەسەر ئێمە هەیە ئەوەی پەیوەندی بۆ هەڵوێستانی ئێمە وەکو گوتم ئەگەر ئەم هەڵوێستانەمان نەبی خۆ بۆچی لێمان ناڕازی دەبن وە کاتێک لێت ناڕازین بەداخەوە ئەم دەسەڵاتە کێشەکەی ئەوەیە ئێستش بە شێوەی بەرپرسانە مامەڵە ناکات لەگەر بارودۆخەکە یعنی وەکو بە شێوەی ئینتیقامی حزبی مامەڵە لەگە دەکات چکە دەسەڵات مەسئولیەتی هەیە دەسەڵات دەبێت بەڕاستی زۆر مەسئولانە هەرسو کەوت بکات دەسەڵات دەبێت لە چوارچێوەی یاسا مامەڕە بکە نەک هەر لێت ناڕازی بوو یەکسەر پەنا بۆ بەکارهێنانی دەسەڵات بکە خراپ بەکارهێنانی دەسەڵات چکە بەڕاستی خراپ بەکارهێنانی دەسەڵات کارێکی نادیموکراسی و نایاساییە ئەمە بەردەوام لە بەرامبەر ئێمە کراوە گوتم ئەمە پەیوەندی بە هەڵوێستەکانی ئێمەوەیە کێشەی ناوەخۆش نەبووە معنەوە نییە وەکو گوتم حزبەکان لەبەرەوەی ژینگەیەکی تەندروست بۆ حیزبایەتینە لە کوردستان فرەحزبێکی ڕاستەقینە و دیموکراسی نییە بەڕاستی هەموو حزبەکان زۆر تاکەم کێشیان هەیە و حیزبایەتی لە کوردستان لە قەیرانە خۆ حیزبانی دەسەڵات بێ کێشەن ئێستا و حیزبی دەسەڵاتیشن ینی هەموو شتێکیان هەیە چ جایەوەی حیزبێکی وەکو ئێمە کە کۆمەڵە کێشەی هەیە بەڵام زۆر جار کادرانی باڵی مەکتەبی سیاسی دەستی تۆمەتیان بۆ تۆ ڕادەکێشا و دەیانوت کە خودی قادر عەزیز بڵین ڕۆڵی هەبووە و هۆکاری کردبوونەکانی ناو زەحمەت کێشان بۆ تۆ وەڵامت عەکسەوە کێشەکان پەیوەندی بە منوە نەبوو دوای کۆنگرەی پێنج کێشەکە لە نێوان خۆیان بوو ئەوانەی کە ڕۆشتن بەڵام ئەوەی کە دەڕوا ئەی خۆ دەبێت تۆ تاوانبار بکە بەڵام ئێستا زانیاریەکان یان ئەوەی کە ئێستا تۆ دەیبینی شتەکان بە جۆرێکی ترە کە من نامەوێت لێرە ئاماژەی بەڵێ کا قادر لە چەند مانگی ڕابردوودا ژمارەیەک کادر لە ئێوە جیابوونەوە و چوونە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێم خۆشە بزانم ژماری ئەو کادرانە چەند بوون و هۆکاری جیابوونەوەکەیان چی بەڵێ سەرەتا ئەفدە کەس بوون کە ئێمە بەلستیش دامەر بە مەکتەبی سیاسی یەکێتی دوایەوە خەرچی تریش هەبوو لەولا بڕوە بەڵام بەداخەوەن گەورەیان کرد کە ئەمەش لە قازان ئەوانەڵێن ئێمە ژمارەمان 250 کەس بۆ نەک 7 کەس ئەمە چەندین جار جوابماندانەوە ئەسڵ ئەساسی نەبوو ئەمە کەواتە ژمارەیان 250 کەس نەبوو 7 کەس بەڵێ سەرەتا لەوانەیە خەرچێکی تریشیان بەگەر کەوتوبی بەڵام ئەوەی کە باس کرا ئەم ژمارەیە ئەمە دوور بوو لە ڕاستیەوە و ئەمە فێرێکیش بوو لە یەشێتی کردیان و یەشێتی خۆشی قازانجی نەکرد لەم گەورەکردنی ئەو مەسەلەیە چکە خۆ باش ئاساییە خەرچی ئێمە بچی بۆ ناوێشێتی بەعکسەوە لەبەرەوەی مێژوێکی هاوبەشمان هەیە لەگەر یەشێتی لەبەرەوەی هیچ حادسێکی نەفسی لە بینی ئێمە و یەشێتی نییە کادیرانی ئێمە هەر کاتێ لە ئێمە جیاب بنەوە دەچین بۆ لای یەشێتی ئەمە خۆ ئەمە یەشێتی دەبێت ئەمە بە ئیجابی وەربگری خۆ ئەمە دژی ئەوەژن کادیری ئێمە بچی بۆ لای یەشێتی یا هەر حزبێکی تر چکە حزبایەتی شتێکی ئارەزوومەندانەیە خەرگ بە ئارەزوو دێ بە ئارەزوو دەڕوە بەڵام نەک بە شێوەی دەستێوەردان و فشار و خەرک کڕین بە پارە و پۆست و بەڕاستی ئەمە نابێ یەشێتی پەنا بۆ ئەمانە بە من زۆر جار باسم کردو یەشێتی هێزێکی گەورەیە و هێ خۆی بە سۆسیال دیموکرات دەزانی هێزێکە قوربانیەکی زۆری داوە و دەبێت خەرک بە ڕێگایەکی ئوسوڵی بە شانازی بۆ بکە بەیانی بچی ببێ ئەندامی یەشێتی بەم ڕێگایە کە ئەمە ڕێگایەکی دۆستانە نییە و نابێ لەگەر ئێمە ئەمە بەکار بێ و ئەوان مەسەن لەو ڕۆژانە بەرپرسێکی یەشێتی باسی ئەوە دەکا کە ڕۆژانە خەرچی گۆڕان دەچێت بۆ دەگەڕێتەوە بۆ ناو یەشێتی بەڵام ئێمە نایدێنە ڕاگەیاندنەکان باشە ئەی بۆچی ئێمە زەحمەت کێشان نەک دەیدەنە ڕاگەیاندنەکان دەیکەن بە ڕیکلام لە ڕاگەیاندنەکان ئەمە قادر ئەمە حەقە سەردەمی ئەمە بەسەر بچی خەرک چوون بۆ لایەنەکان حەقە بە شێوەی ئوسوڵی بی با لە حیزبی زەحمەتشان ئیستیقالە بدا بچێت بە یەکێتی زۆر ڕێزی لێ دەگرین و من پێم وایە لە یەکێتیش زیاتر ڕێزی لێ دەگیرێ ئەگە بە شێوەیەکی ئەو کاتەوە شتێکی فکری بۆی حساب دەکرێت وەکو هەڵوێستی سیاسی بۆی حساب دەکرێت
بەڵام بردننی خەرێک بە پەیوەندی ژێر بە ژێری و بە پارە پۆست و پارە ئەمە بە جۆرەشکە بۆی ئیسابەکەی هەم لە ناویێشێتی هەم لە ناو خەرچیش و من ئومێد دەکەم ئەمە تێپەڕێنین بە تایبەتی حزبی دەسەڵات نابێ ئەم مامەڕەیە لەگە لایەنە سیاسەکانی خوار خۆی بکات چکە هەمومان دەزانین ئەوان دەسەڵاتیان هەیە و پارەیان هەیە و پۆستیان هەیە دەتوانن زەفەر بە حزبێکی وەکو ئێمە بن. لە 2007 لە بەغدا لەگەڵ خودی جەلال تاالبانی کۆبوونەوە و تۆ ڕێککەوتون لەسەر ئەوەی کە پەیوەندیەکانی زەحمەتکێشان و یەکێتی باش و ینی بێکێشە بێت. بەڵام دوای 4 ساڵ گوێمان لێ دەبێت تۆ دەڵێی تاالبانی مەبەستە لە جیابوونەوە ئەو ژمارەی لە ئێوە بەم کردەوەی یەکێتی یاسای فرەحیزبی شکاند. من لە دوانە گوت داوام لە مام جەلال گوتم دەبێت ڕێز لە یاسا بگری ڕێز لە فرەحیزبی بگری لە کوردستان یعنی هەر کەسێک جیابەوە بەڕاستی مام جەلال تەرجیعی نەکا یعنی دەبێت زۆر لەوە گەورەتروی مام جەلال بە تایبەتی ئەمڕۆ یاسایەکەی لە کوردستان یاسای حزبەکان دەبێت ڕەچاو بکرێت و ئەمە پەیوەندی ئێمە لە گەریەشەتی چییە خۆ ئێمە لە هەموو کەس لە یەشەتی نزیکتر بووین و مێژوەکی وەکو گوتم هاوبەشمان هەیە لە گەیشەتی ئەمە لە گەیشەتی شۆڕشمان بەیەکەوە کردووە لە هەڵبژاردن بەیەکەوە بووین لە هەڵوێستە سیاسیەکان بەیەکەوە بووین بەڵام ئەوان بەردەوام لە ئێمە ناڕازین و کاتێ ناڕازی دەبن پەنا بۆ ئەم سزایانە دەبن دژی ئێمە مەسەرەن پەیوەندیەکانمان هەندێک جار ئاسایی دەبنەوە بەڵام کاتێ هەڵوێستێکی جامان دەبی ئێمە وەکو زەحمەتکێشان یان من لێدوانێک دەدەم بەڕاستیەوان تووڕە دەبن مەسا ئەو جارە لەسەر چی پەیوەندەکە ئالۆز بەوە لەسەرەوەی کە من چوون بۆ مەیدانی ئازادی ینی من چوون بۆ ناخۆپشاندەران باشە ئەمە خۆ جەریمە نییە ئەمە ئەرچی هەر حزبێکی سیاسیە کە پشتگیری لە داوە داخوازی ڕەوای خەرچی کوردستان بکە ئەگە لای دەسەڵات ئەمە پیلانە ئەمە ئەجیندای دەرەچی ئەمە چێ بەڵام ئەمە حزبێکی ترم من وابیر ناکەمەوە لەبەرەوەی من کە جابیرەکەمەوە جیاواز لە تۆ بیرەکەمەوە مانەوە نیە تۆ دەبێت بەو شێوە لە من ناڕازی بی ئەمەی ئەو دوایە بەشێکی لەو هەڵوێستەوە هات کە ئێوان لە ئێمە ناڕازی قادر ئایا ئەو کادرانەی لە زەحمەتکێشانی سربەخۆ جیابوونەوە خۆیان فرۆشت و یەکێتی ئەوانی فرۆشتن ناچی ناوەوە بەڵام شێوازەکە شێوازێکی دیموکراسی و یاسایی و تەندروست نییە نەبۆ یەکێتی نەبۆ خۆیان من گوتم کاتێ لە حزبێک تۆ ئیستیقالە دەدەی کۆمەڵە شت ڕوون دەکەیتەوە ئەمە ئەو کاتە تابیعێکی فکری و سیاسی و هەڵوێستی سیاسی وەرەگری بەڵام کاتێ تۆ ژێر بە ژێری و دەستێک کراوکردن وەکو خۆیان باسییان کرد لەسەر خەتن و لەسەر خەت بووینە و ئەمە شێوازێکی تر وەرەگری ئەمە نە بۆ خۆیان نە بۆ یەکێتیش کارێکی باش نییە و باشتر وایە کە حزبەکان بە شێوەی ئوسوڵی ئەوانەی کە لە ئەندامی حزبەکە وازدەینی وازبینی و بە شێوەی ئوسوڵی بستە لایەنێکی تر یعنی نەک بەو هەڵایە و بە فشار و بە ڕیکلام کارێکی باش نییە و خزمەت بە دۆستایەتی ناکەوە ئەمە دۆستی یەکێتین و حەزەکەین لەگە یەکێتی و لەگە پارتی و لەگە هەموو هێزەکان علاقاتێکی باشمان هەبی بەڵام ناکرێت ئێمە بۆ علاقاتە بەڕاستی بێدەنگ بین لە کوردستان بێ هەڵوێست بین ئەوە چیە ئەوان لە ئێمە ڕازی دەبن ئەمە قەت بە ئێمە ناکرێت لە کوردستان. بەڵێ کا قادر دوا پرسیارم بە حکمی ئەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا مێژوویەکی هاوبەشتان هەیە ئایا ئەمە ئەوە ئەگەیەنێت کە خودی قادر عزیز پەیوەندی دەکات بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە؟ من نیم حەزەکەم زانی زۆر جارەوە بە هەڵە ئەم پرسیارانە دەکەن ئێمە حزبێکی سیاسین ڕۆڵمان هەبووە تاریخمان هەبووە وەکو حزبێکیش دەمێننەوە وەکو حزبێک دەمێنن وەکو حزبێک بەردەوام دەبین و خەرچی خۆمان و هەموو خەرچی کوردستان دڵنیا دەکەم کە زەحمەتکێشانی سربەخۆی کوردستان وەکو حزبێکی تێکۆشەر بە هەمان ئەو هەڵوێستانەی کە هەیەی کە هەڵوێستی پشتیوانیە لە خەرچی کوردستان لە داوا و داخوازی خەرچی کوردستان لە ئەنجامدانی چاکسازی بۆ خەرچی کوردستان ئەم حزبە بەردەوام دەبی و هەرگیزیش ناچنە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە مطلقیەتە ئەمە لە سیاست ئەم مطلقیەتە نییە لەوانەیە نەگەیشێتی بەیانی ئەگە ببینین هەنگاوێکی یەکگرتن لەسەر ئەساسی خاڵی هاوبەش لەسەر ئەساسی هەڵوێستی سیاسی هاوبەشەیە ئەمە بەعکسەوە ئەمە پێمان وایە ئەم زۆری و بۆری ئەم حیزبانە ئێستا لە کوردستان هەیە ئەگە پرۆژەیەکی سیاسی هەبی دەکرێت ئەو حیزبانە نەک لە گەیشتێتی و پارتی هەتا لە ناوخۆی خۆیان ئەم هەموو ژمارەیە ڕقەمە نێلن ینی لێک نزیک ببنەوە ئەگەر بربەستەکان زیاتر بربەستی نەفسی و بربەستی کەسەکانن
ئەجینا ئێستا خۆ لە حەزەکەم بزانین لە بەرنامەی سیاسی خۆ حیزبەکان زۆر لێک دوور نین. یعنی ئەم جیاوازی ئەیدۆلۆژی کە کۆن هەبوو لە حزبی سیاسی خۆ ئێستا ئەمە نەماوە، ئەم بربەستە نەماوە. هەموو هەڵوێستە سیاسەکان ئێستا زۆر لێک نزیکن. دەکرێت ئەم حیزبانە لێک نزیک ببنەوە و دەکرێت ئێمەش لەگەریەکێتی بە هەمان شێوە مامەڵە بکەین. بەڵێ کاک قادر عەزیز سکرتێری حزبی زەحمەتکێشانی سەربەخۆی کوردستان، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانی NRT و بەشداریکردن لە بەرنامەی چاوپێکەوتن ماندوومان کردی. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڕێزیت زۆر سپاس دەکەم، دەستە خۆش بێ. بینەرانی ئازیز، بەرنامەی چاوپێکەوتنی ئەم هەفتەیەمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و هاوکات تیشکیشمان خستە سەر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و کاریگەریان لەسەر حزبە بچووکەکان و باسمان لە جیابوونەوەکانی ناو حزبی زەحمەتکێشانی سەربەخۆی کوردستان کرد. تا چاوپێکەوتنێکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوا بێت. دەست خۆش.